ئێمە دیداری مەقام گرنگیەکەی ئەوەیە کەوە ئەم جەماوەرەمان ئەم ملەتەی خۆمان ئاشناکەین کە ئێمە خاوەن ئەم هەموو کەلتورە جوانین، خاوەن ئەم هەموو مەقامە جوانین. لەبەرە ئەم مەقامە جوانەمان ئەوەی لای ئێمە هەیە لای هیچ میلەتێکتر نییە. خۆشمان بەختەوەرە زانین کە زۆربەی مەقامەکان هی کووردە. بە چاوی خۆتان بینیتان لە هۆڵەکەیە کە لە ژیانی ئەوەنە خەڵک نهاتەوە بۆی وابزانام زیاتر لە 1000 کەس هاتە بوو، ئەمە دڵخۆشکەر بوو. بەڵێ ئێمە توانیمانە کورد و تورکمان و عەرەب بەیەکەوە لە یەک شوێنە مەقام بخوێنین. ئەمە لە شوێن خۆی ئەوەیە کەوای ئێمە دڵمان لەگەڵ یەکە، هەرچەنێ زمانمان جیاوازە، بەس وەکو یەک میلەتە ژین لە کەرکووک. خۆتان بینی گەنجە زۆر هاتبوون، ئیمڕۆ خەڵک جۆبیستی ئەم شتە جوانن. ئێمە شۆکناوەندی عەلی مەردان وەکو عومەر درێژ تا ئێستا زیاتر لە 7 خولم کوڕێتەوە، هەر جارێ 15 گەنج لە کورد تورکمان عەرەب مەلا هاتووە بۆلام فێری چۆن بانک بدا لە بەیانیان، چۆن لە نیوەڕۆن، چۆن لە ئێواران. چۆن خۆ دەزانی مەقامی بەیانیان نەوعێک دەنگە، نیوەڕۆ نەوعی عەسر وەها کەزە. من لە هەموو دەورەیەکە بتوانم 2 کەس پێ بگەێنم، ئەوە سەربەرزیە بۆ میلەتەکەمان، نایڵین ئەم مەقامە بفۆتی. شمسی الضحى غربت شمسي الضحى غربت بعد الهنا والفاي لا بارك الله بيوم من فارقت والفاي ڕاگرتن و زیندووکردنەوەی ئەم مەقامانەیە بەردەوام بوون لەم هونەرە گەورەی کە لە شارەکەیە و لە ناوچەکە هەیە. هەڵبەتە ئەم جۆرە دیدار و ڤیستیڤاڵ و کۆنسێرت و سیمیناری ئاوهایی بەم شێوەیە زۆر گرنگە بۆ تێکڕای کوردستان بە تایبەتی لە شاری کەرکووک. هەڵبەتە ئێمە خۆی شاری کەرکووک شارێکە هەر لە کۆنەوە پێکەوە ژیان کایە بەردەوام بووە، ینی بە تایبەتی کورد و تورکمان نزیکایەتێکی گەورە هەبووە. یعنی ئێمە وەکو هونەرمەندان ڕەنگە هەر کە دەستمان ئامێری مۆسیقای گرتووە، میلۆدی و ئاواز و هەردوو نۆتەکەمان ژەندووە، ینی بە تایبەتی ئەوە ئەڵێم، ینی بینی کوردی و تورکمانی. بەڵامی ترکە لەم جۆرە دیدار و کۆنسێرت و ئەو شتانە کە دووبارە پەرە بەو برایەتیە ئەدرێ، پەرە بەو هونەرە کوردستانیە ئەدرێ. بەڕاستی ئێمە لە چوارچێوەی کوردستانە کەنەتەوەی تر هەیە و کەلتوری خۆی هەیە، لە چوارچێوەی کوردستانە هەیە. وەکو زانین کە کوردستان چەند نەتەوەی تری تیاژێ بە کوردستانی هەژمارەکرێ. لە کەرکووکیش ئەمە هەر بەردەوامی هەبووە، بەڵامی تر ئەو بەردەوامیە و ئێمە پەرەی پێ بدەین ئەو برایەتیە لە ڕێگەی هونەرەوە ئەوە زیاتر بایەخی خۆی ئەبێ. تەمەەن فۆرمی ئەڵاوەسێکێکە لە فۆرمە کوردی کۆنەکان و لە کۆندا لە گەرمیانەوە وتراوە لە دوو پارچەی کورسانە خوێنێن، ڕۆژهەڵاتی کورسان و لە باشووریش. دەمای دەم گەشتۆ دەدەستی مامۆستا عەلی مەردان بۆ لە دوایش ئێستا بەدەستی گەشتۆ دەدەست مامۆستا سڵاح داود و مامۆستا شکورخات و تەواوی ئەو مقامێژانەی تر کە ئێستا لە هەندێکیان لە ژیاندا ماون و هەندێکیان نەماون. جیلی تازە بەداخەوە خەڵکێکی زۆر کەم کەسەیە کە ئەڵاوەسی خوێنێت. توانم بڵێم لە هەموو گەرمیانە ڕۆناگەم 15 گەنجمان هەبێ ئەڵاوەسی بخوێنێت زۆر بەداخەوە. بەڵام یەکێکە لەو فۆرمان و توخمانی کە ئەتوانین نەتەوەکەمانی پێ بپارێزین. ئەم دیدارە میتۆدێکی جیاواز بۆ ناساندنی فۆرمی هەوا کوردیەکان، هەر ئامانجمان ئەوەیە.
düşüp meylim sana, bilmirəm neylim sana, düşüp meylim sana. Sen dönsen gevlim dönmez, sen dönsen neylim sana. Ben dönsem gevlim dönmez, sen dönsen neylim sana. O yana dön dermanı, kız bir yana dön dermanı. O yana dön dermanı, gel bir yana